بڕیارە ڕۆژی شەمە کۆبوونەوەی باڵای جی7 لە شاری بیارتسی فەڕەنسی دەست پێ بکات و وەتا 26 ئەم مانگە بەردەوام بێت. کۆبوونەوەی ئەم ساڵی جی7 بە ناونیشانی سیاست ئابووری نییە بەڕێوە دەچێت. ئەم ساڵ سەرکردە باڵەکانی وڵاتی ئەندام لە جی7 جگە لەوەی دۆسەی ئابووری و بازرگانی جیهانی تاوتوێ دەکەن، گفتوگۆ لەسەر دۆسەی سیاسەکانیش دەکەن. چاوەڕوانیش دەکرێت دژی کۆبوونەوەی جی7 لە چەند شارێکی جیان بە تایبەتیش لە فەڕەنسا خۆپشاندان ئەنجام بدرێت. ئەمەش شاری بایۆنە چاوەڕان دەکرێت دژی ئەو کۆبوونەوەیە خۆپشاندانێکی گەورە ئەنجام بدرێت. خاوەن دوکانەکانی ناوچەکە لە ترسی سەرهەڵدانی توندوتیژی لە کاتی خۆپشاندانەکاندا دوکانەکانیان دادەخەن و ئەوەش نیگەرانی لێکەوتوتەوە. C'est catastrophique pour nous, c'est vraiment nul quoi. بەلای ئێمەوە ئەو کارە ساتە و ڕووداوەکە ناخۆش دەبێت. لێرە زۆر کەس کار دەکەن، بەڵام دەبێت دوکانەکانمان دابخین بۆ چەند ڕۆژێک بۆ ئەوەی لە ئەگەری خۆپشاندانەکان زیان بەر دوکانەکانمان نەکەوێت. با داخەوە لەم کاتەدا ئەو کۆبوونەوەیان خستووەتە ناوچەکەی ئێمە. هاوکات بۆ کۆبوونەوەی جی7 بە هەزاران پۆلیس لە فەڕەنسا بڵاویان پێکراوە بۆ ئەوەی ئاسایشی ناوچەکە و کۆبوونەوەکە بپارێزن و هەڵمەتی پشکنینیش دەستی پێکردووە و گەشتیارانی ناوچەکەش دەڵێن هەراسان بووین. Ils exagèrent un petit peu sur les manifestations parce que سەبارەت بە سەرهەڵدانی ئاڵۆزی لە کاتی خۆپشاندانەکان جۆرێک لە زیادڕەوی تێدا کراوە، بە تایبەتی هۆکارەکانی گواستنەوە داخراون و وێزگەی شەمەندۆفەر لە کار خراوە بۆ ئێمە گەشتیاران ناڕەحەتی کردوین. گروپی وڵاتە پیشەسازیەکانی جیهان کە بە جی7 ناسراوە پێشتر 8 وڵاتیدا ئەندام بوون، بەڵام ساڵی 2014 بەهۆی قەیرانی نیمچە دوورگەی کریمەوە رووسیا لە کۆمەڵەکە دەرکرا. لە کۆبوونەوەی جی7 ئەم ساڵیش جگە لە دۆزەی دوورخستنەوەی رووسیا لە گروپەکە دۆسیەکانی چوونە دەرەوەی بەریتانیاش لە یەکێتی ئەوروپا و جەنگی بازرگانی نێوان ئەمریکا و چین و دۆسەی ئێران گرنگترین بابەتەکان دەبن بۆ گفتوگۆ.